دوای سەرکەوتنێک بە دواییەکانمان قوتابخانەکانی کلێڤەری ناحکومی دەستیان کرد بە ناونووسین لە پۆل یەکەم بنەڕەتی تاوەکو 12 زانستی. ئامادەیەکەمان ئامادەی کلێڤەری ناحکومی لە دوای بەدەستهێنانی بەرزترین نمرە لە ساڵەکانی ڕابردوو و بەدەستهێنانی بەرزترین کۆلێژەکان دەستی کرد بە ناونووسین قوتابیان لە پۆلی 10 و 11 و 12 زانستی. لە ئامادەیەکەمان ئامادەی کلێڤەری ناحکومی بە دابینکردنی باشترین ستافی مامۆستایانی شاری هەولێر و باشترین هۆکارەکانی خوێندن وانەکان دەوترێنەوە. باڵەخانەی تایبەت لەسەر ڕووبەری 4000 مەتر و بنیانانی سەر نوێترین شێوازی پەروەردەیی. دابینکردنی هۆڵەکانی خوێندن تایبەت بە وانە زانستیەکان و خوێندنی وانەکان بە شێوازی کرداری. دابینکردنی نوێترین هۆکارەکانی خوێندن وەک سمارتبۆرد و داتەش. کردنەوەی خول بۆ گژیاریە وەرزشەکان. لە ئامادەیەکەمان خوێندنی کچ و کوڕ بەجیا دەبێت. دابینکردنی هۆکارەکانی گواستنەوە بۆ گشت گەڕەکەکانی شاری هەولێر و دەوروبەری. ئەنجامدانی چەندین سیمینار لە بوارە جیاجەکانی خوێندن و هەندانی قوتابیان بوو بەدەستهێنانی بەرزترین نمرە. ئەنجامداری کۆبوونەوەی ماگانە و هەبوونی پەیوەندێکی پتەو لە نێوان کارگێڕی قوتابخانە و دایک و باوکان بۆ ئاگاداربوون لە ئاستی قوتابیان. هەبوونی پەیوەندیەکی تەواو لە نێوان قوتابیان و مامۆستایانی ئامادەیەکەمان بۆ ڕوونکردنەوەی گشتوانەکان لە کاتی دەوام یاسایی و دوای دەوامیش. کلێڤەر هەمیشە پێشەنگە.